شارێکی لە تەختە دروستکرا و لەلایەن دانیشتوانەکەی خۆیەوە بەڕێوە دەبرێت و ملکەچی دەسەڵاتی هیچ دەوڵەتێک نییە. هەر لە سەرەتای سەرهەڵدانی مرۆڤایەتیەوە ناوچەیەک هەبووە بۆ ژیانکردن کە کۆمەڵەیەکی لەخۆ گرتووە، چ گوندێکی بچووک بێت یان شارێکی گەورە. یاسا و ڕێسایان دامەزراندووە کە ڕەفتار و مامەڵەکردنیان لەگەڵ یەکتردا بەڕێوە دەبات و سزایان بۆ ئەو کەسانە داناوە کە ئەو ڕێسایانە پێشێل دەکەن. ناتوانیت بیهێنیتە بەرچاوت کە لە شوێنێکدا بژیت مرۆڤەکان ئازاد بن لە ئەنجامدانی ئەوەی کە حەزیان لێیە. قسەکردن لەسەر بوونی ئەو جۆرە شوێنانە یان شارانە نزیکە لە خەیاڵێک. سەرەڕای سەختی باوەڕکردن پێی، بەڵام دەگونجێت شارێک یان ناوچەیەک هەبێت هیچ یاسا و ڕێسایەکی نەبێت. شاری تەختە ئەو شارەی هیچ یاسایەکی تێدا نییە. سلاپ ستی شاری تەختە کە نزیکەی پانتای شارەکە 640 دۆنم زەوی دەبێت و 50 میل لە باکووری سنووری ئەمریکا و مەکسیک دوورە. لە ساڵانی چلەکاندا ئێرە وەک کەمپێک بەکار دەهێنرا و تاقیکردنەوەی مادەی کۆنکرێتی تێدا دەکرا بۆ لێکۆڵینەوە لە مانەوەی کۆنکرێت لە کەشوهەوای سەختدا. ئەو کرێکارانەی کە لەم کەمپەدا کاریان دەکرد شوێنی مانەوەیان لەدار دروست دەکرد تا هاتنی جەنگی جیهانی و چۆڵکردنی تەواوەتی ناوچەکە. بەڵام دواتر و هەندێک لەو کرێکارانە چوونەوە ئەو ناوچەیە و لەوێ دەستیان کرد بە ژیانکردن. تا ئەمڕۆژ دانیشتوانی ئەو ناوچەیەوە گروپێکی هەمە چەشنەی کەم داهات ماونەتەوە. لەم شوێنە فەرامۆشکراوەدا باجی مڵک و پارەی کارەبا و ئاو ئاوەڕۆ نییە، بۆیە دانیشتوان پشت بە خۆیان و پانێڵی خۆر دەبەستن بۆ بەرهەمێنانی کارەبا و کۆکردنەوەی ئاوی باران بۆ خواردنەوە. ژمارەی دانیشتوانی شاری سلاپ لە مانگە ساردەکانی زستاندا بۆ زیاتر لە 4000 کەس زیاد دەکات، چونکە خەڵک لە دەوری کەنەدا دێن بۆ ئەوەی سوود لە گەرمی ئەم ناوچەیە وەربگرن. سەرەڕای نەبوونی یاسا، دانیشتوانەکەی گەیشتونەتە ڕێکەوتنێکی ناڕەسمی. یەکێک لە دانیشتوانی شارەکەش وردەکارەکەی بۆ میدیایەکی بەریتانی باس کردووە و دەڵێت ئێمە خۆمان تێکەڵی کاروباری یەکدی ناکەین و ژیانێکی زۆر خۆش و سادە بەڕێ دەکەین.